ئەم جارە پارتی ناتوانێت تەزویرکە و ئەزانێ ناتوانێت تەزویرکە. بۆیە ئەمڕۆ کە زانیوێتی ناتوانێت تەزویرکە لە سندوقەکانی دەنگدان هاتووە تەزویری دەنگی من و کاک بافڵی کردووە. دەنگێکی درۆیان تەسجیل کردووە بە بەکارهێنانی کۆمپیوتەر کە على ئەساس من و کاک بافڵ بە تەلەفۆنە قسە ئەکەین کە ئەسڵ و ئەساسی نییە و هەر کەسێک توزێ عەقلی هەبێ ئەزانێت کە ئەسڵ و ئەساسی نییە، بەس ئەمە نیشانەی ئەوە ئەدا کە پارتی دۆڕاوە، کە پارتی شکاوە، کە پارتی ترساوە، کە پارتی ڕۆحی چووە لە هەڵبژاردن، کە پارتی ناتوانێت تەزویری دەنگی سندوقەکانی دەنگدان بکە. بۆیە مەجبور بووە دەستە با بۆ پوشێک تەزویری دەنگی خودی منیان کردووە وەی کاک بافڵیان کردووە. ملەتی ئێمە زۆر لەوە هوشیارترن کە باوەڕیان بەو هەنگاوە نزمانە بێت.